ئەگەر کات هەبی یەک شتی بجێڕمەوە ڕۆژێکی لە مزگەفتێ پاش نوێژێ دانیشت بووین کابرایە کات سەلامی کرد لە بامودانیش گوتی مامەستا گوتی بەرێ گوتی وەڵڵاهی ئەو شۆ گوتی ئەمە زۆر نەخۆشم یعنی کابران نەخۆش بوو سحەتی تەواو نەبوو گوتی ئەو شۆ پێغەمبەرم لە خەوێ دیت صلی الله عليه وسلم گوتی ئەمیش گوتم یا ڕەسوول الله ئەگەر دوعایەکم لۆ بکەی خوا شفام بدە گوتی ئەویش گوتی ئەتوو مادام مامەستا مەلا جەمیل لە هەولێرە هەیە لۆ هاتیەکنە من بڕوکنەوی با ئەو دوعا لۆ بکە بابم کابرا ئەو قسای کرد زۆر تێکچوو هەستا چووە غورفەکەی خۆی بەتەنی ئەوەندە گریا چووی نەکردنی ڕجامان لێ کردی کوورە بابە کۆ دێگو ئەمن چمە پێغەمبەر باسم بکە یعنی پێغەمبەرێک بە گەورەی خۆی بە خەڵکی برێ بڕۆنە لای ئەو با دوعاتان دەستی کابرای گرتیە گوتیتی وەڵڵاهی لە یەک جێی بجێڕێەوە گەردەنت ئازا ناکەم تەبەو بام وەفاتی کردیە لێ دەجێڕمەوە دەنا خەت نەمان جێڕایتەوە یعنی ئەوەندە پیاوەکی ساڵح بوو ئەوەندە پیاوەکی دیندار بوو ئەوەندە هەتا کە نەخۆشکە تەبەن بردمە ئوردن لەگەر مامەستا مەلا یوسف شافعی چوینە ئوردن لەوێ دکتۆر کە سۆنەر و ئەشیعە و شتمان لەبۆ کرد دکتۆر گوتی وەڵڵاهی بەداخەوە ئوستاز ئەتوو لە سوورێنج کرد شێرپەنجە هەیە تووشی شێرپەنجەی سوورێنچێک بۆی و ئینتیشاریشی کردیە بابم پێکەنی یعنی تەوەقوعی کرد مەسەلەن ئەتوو پێت برێن سەرەتانت گرتیە و دەمری بەڕاستی خەڵک زۆر تێک دەچیت چونکە ژیان زۆر خۆشە و زۆر خۆشەویستە بابم پێکەنی دکتۆرەکە گوتیە تو بەچ پێ دەکەنی گوتیا من نەخۆش کە تووشە و نەخۆشە دەبێ ناوێرم پێ برێن بە خزمەکانی دەرێن چکە تووشی کێشەم دەکەن لێم دەدەن بام گوتی ینی هەتا لەسەر چێلی قەبرەکەی نووسیتمان گوتی اشتقت إلى ربي گوتی ئەمن زۆر ئیشتیاقم زۆر تامەزرۆمە بگەمە خوای گەورە تەمەنم 74 ساڵە هەموو شتێک لە ژیانم هاتی تەجێ تاکە شتێک ئەو مابی کە ئەوەیە ئەمن بگەمە خوای